شێنێکەرم کە ئێباریەتە باش بن ئەم کاتە و باش گەلێکی سپاس خاتو شێنێ فەرم بژنی سپاس وەڵا ئێمە سەرۆکمان نییە دادەگیان سەرۆکی چی و پەرلەمانی چی و هەمویان لە خەمی خۆیان خەمی فەقیر نین بۆچی خاتو شێنێ لەبەرەوەی لە خەمی هەمووی کرێچیە و هەمووی نەبوونە و هەمووی فەقیر حاڵە خەم لەو میلەتە ناخۆن هەر خەمی باخەڵی خۆیانە نەوتەکە ئەفرۆشن و ئەیدزنەکەنە باخەڵی خۆیان ئەی ئەم باجە بۆ ئەوە نییە کە بخرێتە خزمەتی هاوڵاتیان ناوەڵا بۆ خدادەگیان بۆ خزمەتی هاوڵاتیان نییە بۆ پارەوەرگرتنی باخەڵی خۆیانە بیدزن بۆ باخەڵی خۆیان پڕ بێ با فەقیر بمرێ باڵ من داوا لە سەرۆکینەوەی نوێەکەم داوا لە شاسوارەکەم با میلێت هەڵسیە یەک جارە هەستێت ئاوا نابێت بە دەمانچە بە چەک هەستن بیان کوژێت ئەمانە کەی بەشەرن باڵ مەسعودی چی و مەسوولی چی و حیمایەی چی و هەر یەکە و پەنجاب حیمایە هەیە دکتۆر هەڤاڵ جارێ چوومە بەر دەرگاکەی وەکو سەگە پاڕامەوە جوابی نەیامەوە وتی دەریکەن فەقیر حاڵە دەریکەن لەبەر دەرگاکە با لەبەر دەرگاکەشان نەبێت دکتۆر هەڤاڵ خۆی بە بەشەرە زارێ ها دکتۆر هەڤاڵی چی و سەرۆکی چی و مەسعودی چی هەیە هینی فەقیرانین دادەگیان فەقیریان کوشتووە دکتۆر هەڤاڵ یەتە سەر تەلەڤیزیۆن قسەی کەڵان کەڵانەکە ئەیان کەمە قوربانینەوەی دوێت ئەی کەمە قوربانی شاسوار داوا لە شاسوارەکەم هەستێت میلەت هەستێت تاکەی فەقیری تاکەی نەبوونی خوا بیان کوشێ خوا تووشی دەردە پیسەکەیان کە مەسعود خوا تووشی وکە دکتۆر هەڤاڵ خوا تووشی ئەو دەردە پیسە وکە چوومە مەزدەگاکە و پاڕامەوە وتم نادە ماڵەکەمان نییە وتی دەستخۆ یەکی دەحیمایان هەیە دەریان کردە باڵ هەڵێ خاتو شێنێ لە سلێمانی دیگەلمە بوو ڕەوشە خۆ ئانی زمان ئەمژی پڕ پێیاستیار بوون ئەم هێوی دکن و ڕەوشە وێ یا باش ببە و ژوێ کریزا دارایی و کتێدەیە دارباز ببێ